سلااوتان لەبێ لەگەڵ هاوکارانم لە ستۆدیۆ ئەوروپای ڕوودا و ئەم هەفتەیەش بە دەستێکی پڕەوە هاتوینەتە خزمەتتان. ئەمشەو دیاسپۆرا مژارانەی تێدا دەبێت. سبەی دیاسپۆرای کوردی بە لێشاو دێنە سەرشەقام لە پایتەختی وڵاتانی ڕۆژاوایی وەک واشنگتن، لەندەن، پاریس، بەرلین، ستۆکهۆڵم خۆپشاندان دەکرێت. کەمێکی دیکە وردەکاری ئامادەکاریەکان باز دەکەین. اینجا هەواڵێکی خۆشمان هەیە بەتایبەت بۆ دیاسپۆرانشینانەی کورد لە ئەڵمانیا کە چاوەڕوانی وەرگرتنی وڵاتی نامە دەکەن. کەمێک پێشەستا پەرلەمانی ئەڵمانیا دەنگی لەسەر یاسای هەموارکراوی کۆچبەریدا و لەمە دووە وەرگرتنی پاسپۆرتی ئەڵمانی ئاسانتر دەبێت. زناشینۆت کەمێکی دیکە زانیاری زۆرترتان دەداتێت. ئەوانەی ڕۆژێک لە کوردستانەوە بە ڤیزەی پۆڵەند هاتوونەتە ئەوروپا یا بەتەما بوونە داوای بکەن، ئەمە هەواڵەتان گوێ لێبێ. کاربەدەستێکی باڵای وەزارەتی دەرەوەی پۆڵەند دەستگیر کرا چونکە دەرکەوتووە بە پارە ڤیزای داوەتە خەڵک. ئەمشەو هەموو وردەکاریەکان باز دەکەین. اینجا دەچینە ئیتالیا و باسی چیرۆکی 6 بۆ کۆچبەری کوردتان بۆ دەکەم. خەڵکی باشووری کوردستانن لە بۆسنیاوە هاتوونەتە ئیتالیا. بەتەمای سوئیس رابوون بەڵام لە نێو بار هەڵگیرێکدا گیراون. ئەمشەو زانیاری زۆرترتان دەدەینێ لەسەر دۆخی کۆچبەران لە ئیتالیا. ئەم هەفتەیە پەرلەمانی بەریتانیا دەنگی لەسەر یاسایەکدا کە دەستی حکوومەت کراوە دەکە بۆ ناردنی کۆچبەران بۆ ڕواندا. ئەوانەی لە مانگی 2022ەوە بە قاچاق چوونەتە بەریتانیا بڕیارەکە دەیانگرێتەوە. بەڵام ئایا جێبەجێ دەکرێت؟ کەمێکی دیکە وەڵامەکەی وەردەگرن. اینجا شاعیرێکی جوانبین و پڕهەستی دیاسپۆرانشین میوانمە و هاوناویشمە. ئێمە نەقشبەندی باسی ئەوتان بۆ دەکات کە چۆن دووری لە خۆیدا تواندۆتەوە. هەمیشە کە لە کوردستان جەهەر بەشێکی کوردستان بە شتێک ڕوودەدا، کوردی دیاسپۆرا لێرە زۆر پێی کاریگەر دەبن. ئێمە لێرەین لەوێ نین، بەڵام لە ڕووماڵە ورد و بەردەوامەکانی ڕووداوەوە دەزانین کە لە کوردستان چی دەگوزەرێ. کاتێک ڕۆژانی ڕابردوو ئێران هەولێری موشکباران کرد، زۆر کوردی دیاسپۆرا لە ڕووداوەوە زانیان ئەوەی کراوەتە ئامانج خەڵکی سڤیل بووە، منداڵ بووە کە ئەتەمەنی هێشتا نەبووتە 1 ساڵیش. بۆیە سبەی کە پشووی هەفتە لە وڵاتانی ڕۆژاوایی دەست پێ دەکا، کوردی دیاسپۆرا لە زۆربەی وڵاتان لە زۆربەی پایتەختەکان دێنە سەرشەقام و خۆپشاندان دەکەن. خۆپشاندانەکان بە دەستپێشخەری کۆنفێدراسیۆنی ڕەڤەندی کوردستانیە. پرسیارەوەی کە ئەو خۆپشاندانانە دەتوانن چ کاریگەریەک دابنێن و بۆچیش گرنگن کە کوردی دیاسپۆرا بەشداریان تێدا بکەن. ئیسماعیل کامل سەرۆکی کۆنفیدراسیۆنەکە و هەروەها پەرلەمانتاری پێشووی سوێد لەگەڵمە. کاک ئیسماعیل، من خۆم یەکێکم لەو کەسانەی زۆر بڕوان بەوە نییە کە خۆپشاندان ئەنجامی هەبێ. چۆن کەسێکی وەک من قایل دەکەن یا کەسانی دیکە کە سبەینێ ئەو خۆپشاندانانەی کە دەکرێن، دەزانم ئامادەکاری زۆریان بۆ کردو، خەڵکێکی زۆر بەشداریان تێدا دەکات، چۆن قایلمان دەکەن کە گرنگە تەیاندا بەشدار بین؟ بۆچی گرنگە؟ بری هەموو شت بەڕاستی زۆر سپاس بۆ ڕوودا و بۆ گوهدارانی ڕوودا و ئێمە وەکو کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئەو بریارەمەدا لەو 2-3 ڕۆژە هەموو شتمە ئامادە کردیە کە لە زۆربەی پایتەختی ئەوروپای ڕۆژاوا و واشنگتۆن ئێمە خۆپێشاندان دەکەن بە مەبەستی کە 1 سعات 12 نیوەرۆ ئێمە لە هەموو ئەو پایتەختانە خۆپێشاندان بکەن. ئەوە لە ستۆکهۆڵمە، لە واشنگتۆنە، لە پاریسە، لە بەرلینە، لە ڤیێنایە، لە بروکسلە، لە لۆندەنە، لە جنێڤە، لە هلسینکیە، ئۆسلۆیە، ئەمستردامە، هەروەها چەند شارێکی دیتری ئەڵمانیا وەکو هامبورگ، هەنۆڤەر، وۆڵفسبۆرگ لەوانەژی ئێمە خۆپێشاندان دەکەن. ئەو خۆپێشاندانە بۆەوەی کە ئێمە بدن خویانی کردن یەک رێزی دیاسپۆرای کوردستانی لە دەرەبە کە دژی ئەو وڵاتانی کە
دژمنی کورد حساب دەبن ئەوە ئیران یەکەم جار نییە کە پایتەختی کوردستان هەولێر بمبە دکە ئێریش دکە ڕکێت دنێرە هەروەها وڵاتانی دیترژی لە دژی پەرچەکانی دیتری کوردستان بەکارتینە بۆیە ئێمە پێمان خۆش بوو کە لە یەک ڕۆژ لە عینی ساعت ئێمە ئەو خۆپیشاندانا بکە هەموو کوردستانیان کۆم بکەن ئەوە نزیکی 2-3 ملیۆن کورد لە ڕۆژاوایی وڵاتی ڕۆژاوا هەیە و زۆر گرنگە کەوانە بێن لەسەر شقام بۆەوەی کە بدن خویانی کردن کە ئەو ئێریشی ئیران یان چ وڵاتێکی دیتر بە دوا ڕۆژ کە ببە ئێمە قەت قبول ناکەن مافی ملەتی کورد مافەکی ڕەوایە و بۆ یەژی ئێمە ئەو خۆپیشاندانا دیکەن زۆر گرنگە کە ئێمە خەڵکی کوردستانی دیاسپۆرا دەست بەدەست پشتگرتی لە مافی ڕەوای ملەتی کورد بکەن و دشت بە هێریشی دژمنانی کورد لەسەر هەرێمی کوردستان و پەرچەکانی دیتری کوردستان. باش پێشاندانی هاوپشتی گرنگە بەڵام پرسیارەکەی منەوەی کاریگەریەکەی چی دەبێت کاریگەری دەبێت لەسەر بۆ منە بڕیار سازانی ئەوروپا پەیامەکە بۆ ئێرانە بۆی بزانێت کە کوردی دەرەوەش نیگەرانن بەوەی کە ڕوودەدات یا بۆ چییە کاریگەریەکەی چیە یا خۆپشاندانانە ئەمە ئەوە یەکەم جار ئێمە ئەو خۆپیشاندانا دیکە ئێمە پێشتر بە دەهان پەیام مناردووە هەر جارە کە ئێریش هاتووە سەر پەرچاکی کوردستان وەکو کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی پەیام مناردووە بۆ هەموو وەزارەتی دەرەوەی وڵاتانی جیهان و ئێمە محکوممان کردووە کە ئەو کارەکەی باش نییە ئەوە لە دژی مافی مرۆڤە ئەوە لە دژی مافی ملەتی کورد وەکو ملت ئەوە لە دژی هەموو شێوەی ئینسانی کە هەیە ئەو وڵاتانە یعنی چ ئیران بە چ تورکیا بە چ هشتی شعبی عێراق بە هەر کاتێکە هێریشکردنە لەسەر پەرچاکی کوردستان ئێمە پەیام منداوە محکوممان کردووە ئەمە یەکەم جارە کە کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی خۆ پێشاندان دەدا بۆی کە ئێمە بدن خویانی کردن لەو وڵاتانە کە ئەو کارە ئەو ئێریشە لەسەر هەرێمی کوردستان زۆر خراپە لە ناو پەیامەکانی ئێمەژی ئەوە و پێشترژی لەگەل پەرلەمانی وڵاتانی ئۆروپی بەخسمان کردووە پێویستی بە زوونێکی پاراستن بۆ هەرێمی کوردستان هەیە هەنیوالی نەیە کە هەر جارە ئیران یانجی تورکیا یانجی بەشێکی دیتر بخوازن ئیتر ئێریشی هەرێمی کوردستان بکەن بۆیە ئێمە هەردەم پشتگرتی لە هەموو پەرچەی کوردستانمان کردووە و هاوکارن لەگەل هەموو هێزە کوردستانی لە هەر چار پەرچەی کوردستان کە سبەینێ بەشدار ببن لەگەل ئێمە لە ژێر کۆنفیدراسیۆنی لەژێر لۆگۆی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئەوە زۆر گرنگە ئەمە وەکو کوردستانیان بێنە پێش واز لە حیزبایەتی بینن واز لە بەشایەتی بینن ئەوە هێریش تێ لەسەر هەرێمی کوردستان هێریش تێ لەسەر پەرچەکە هەموو پەرچەی کوردستان زۆر گرنگە ئێمە دەست بەدەست خویانی بکەین کە ئێمە ئەو هێریشتانە قبول ناکەن دوالەوە ئێمە پەیوەندی هەر بەردەوام دەبێت لەسەر لەگەل وەزارەتی دەرەوەی وڵاتان زۆر باشە ئەوەی کە گوێتان لێ کاک ئیسماعیل کامیل دەڵێ سبەی ساعت 12 لە پایتەختی وڵاتانی ڕۆژاوایی خۆپشاندان دەکرێت یعنی کەس ناتوانێت بڵێ وڵا لە پایتەختی وڵاتەکەی من نەکراوە بۆیە بەشداریم تێدا نەکردو ساعت 12 کاک ئیسماعیل لۆکیشنێکی دیاریکراو هەیە کە لە هەموو وڵاتەکان بچن لەوێ خۆپشاندان بکەن یا بەپێی وڵات دەگۆڕێ خەڵک چۆن دەتوانێت بزانێت لەکوێ خۆپشاندانەکە لەو پایتەختەی ئەو وڵاتی کە ئەو تێدا دەژیت زۆربەی ئەو وڵاتانە ئێمە پۆستەرماندانە لە چ جگایەک ئەو خۆپیشاندان دەبێت زۆربەی وڵاتان بەرامبەر سەفارەتی ئێرانی ئەو خۆپیشاندانە تێ پێش بەڵام چەند وڵاتە ڕگا بە ئێمە نەدانە لە ناوەڕاستی شار دەبێت وەکو ئەمستردام لە ناوەڕاستی شار دەبێت ئەوە سەفارەتی ئیرانی یان لە کونسولاتی ئیرانی لە چەند شارێکی ئەلمانیانیە بۆ یەژی لە هەنۆڤەر مەسەلەن لە وۆلفسبرگ خەڵکی ئەوانە ئیتر پۆستەر هەیە و بەڵاو دەبە ئیتر هێویدارم کە هەموو کەس سبەینێ لەو خۆپیشاندانە بەشدار ببن لەبەرەوەی بەڕاستی ئەوە دەنگی کوردە کە ئێمە ئیتر ئێریشی وڵاتانی کە دژمنی کوردن لەسەر هەرێمی کوردستان لەسەر پارچەکانی دیتری کوردستان ئێمە قبول ناکەنەوە زۆر گرنگە بەو شێوە ئێمە دەست بەدەست بەرامبەر دژمنانی کورد ڕاوەستن و ببن بە دەنگێکی زۆر بەهێز بۆ ئەوەی کە
نانوستندن لەگەڵ وەزاراتی دەرەوەی وڵاتانی بەتایبەتی ڕۆژئاوا و ئەمریکا کە فەرمەوەرن کوردستان بەڕاستی ئێستا لەژێر زەختێکی زۆر گرنگە و پێویستە ئیتر هەموو وڵات پشگرتی سەرخۆبوونی کوردستان بکە ئەو کاتە هاتووە کە ئێمە وەکو کوردستانیانی لە دیاسپۆرا لەوە بکەین. زۆر سپاست دەکەم ئیسماعیل کامیل بوو سەرۆکی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی باسی و خۆپشاندانە سەر تاسەریە کرد کە لە پایتەختی وڵاتانی ڕۆژئاوایی بەڕێوە دەچێت سبەینێ کاژێر 12 لە پایتەختی هەموو وڵاتان خۆپشاندان دەکرێت. ئەم هەواڵە هەر بۆوانە ناکە چاڕوانی وەرگرتنی پاسپۆرتی ئەڵمانین بەڵکو بۆوانش کە دەیانەوێت مافیمانەوە وەربگرن لێرە لە ئەڵمانیا پێما بێ گرنگ و خۆشە. لەمڕۆوە چی دیکە پێویست ناکە ساڵانی دوور و درێژ چاوەڕوان بن بۆەوەی وڵاتی نامەی ئەڵمانی وەربگرن هەروە پێویستیش ناکە دەستبەرداری وڵاتی نامەکەی دیکەیان بن بەتایبەتی کوردی باکوور زۆریان لێرە هەن کە لە ساڵانی ڕابردوودا نەئەتوانیەوە ببن بە خاوەنی وڵاتی نامەی ئەڵمانی سەرراوی کە دەمێکیشە لێرە دەژین بەهۆی ئەو یاسانی کە لێرە هەبوون. هۆی ئەمەی کە دەیڵێم چییە؟ ئەمڕۆ پەرلەمانی فدراڵی ئەڵمانیا دەنگی لەسەر یاسای هەموارکراوی کۆچبەریدا و لە یاساکەدا ئاسانکاری زۆر بۆ کۆچبەران کراوە واتە بۆ ئەوانش کە دەیانەوێت بۆ کار مافیمانەوە واتەی قامە وەربگرن یا ئێستا لێرن و کار دەکەن مەرجی قورسیان پێشتر بەسەردا سەپێنرا بوون لەمڕۆوە مەرجەکانیان ئاسانتر دەبن. هاوکارم زنارشینەوە بە دووادات چوونی بۆ کردو و زانیاری ورترتان دەداتێت. پارلمانی فدرالی آلمانیا دو پروژه بریارن آلیین سیاسی کش و وکش لسر هی پسند کرن. یاسای حسان کرن و دیپورت کرن و کجبرن داخوازین وانین پناخوازی هاتی نرد کرن همه بیجا کدنگی لسر هی. وزیر نافخوی هیرش و اپوزیسیون دیگه دما هر دو توارن سرکی ین اوه پروژه بریاره ددانه ناساندن. ئەم پرۆژە یاسایەی لە بەردەستمانە دەربارەی دوو خاڵی سەرەکین کە لە جێبەجێکردندا تەنگەژەی بۆ دروست بووە. خۆشەویستانی فراکسیۆنی کریستیان دیموکراتەکان هیچ دەستپێشخەریەکی ئێوەم بیر نییە لە ساڵانی ڕابردوو لەو بارەوە هەتان بوو بێت. یەکەم، ئێمە بە زەنجیرەیەک نوێکاریەوە لە داهاتوودا ڕێگری لەوە دەکەین کە کەسەکان خۆیان ون بکەن و دیپۆرتکردنەوەیان پوچەڵ بکەنەوە. دووەمیش ناسنامەیان دەستنیشان دەکەین چونکە خاڵێک کە ڕێگری لە دیپۆرتکردنەوەیان دەکرد بە زەحمەت دەستنیشانکردنی ناسنامەیان بوو. دیاسای نودا یا دیپورتکردنی هاتیه درێژکردنا دەما زیندانکردنا کوچبەران ji bo 28 rojan tak û vegerandinê givaş û fişar zêdetir dibe li ser wan koçberan yên ku hîç karekî ji bo selmandina nasnameyên xwe nekin weke înana pasportê tundkirina sizayên li ser qaçaxçî û alîkirên wan tak û ew dihêne dêportkirin jî kesên çend caran tawanekî yan gelek tawan encam dane riq û kerbûkîna li hemberî cihûyan jî dikare bibe sedemê deportkirine. Eine formale parlamentarische Mehrheit findet. Yasaya din ya diberjawendiya biyaniyên evî welatî de ye kurtkirina demê pêdana welatînameya Almanyaya her wesa zêdetir ji welatînameyekê bu her biyaniyekê li vî welatî dijî dikare pê bihête dan. Heute beschließen wir die Reform des Staatsangehörigkeitsrechts. Ev xanima wezîre ku ji kûka xwe Kristiyana Iraqê ye di perlemanî de dibêje 20 milyon kesên biyanî li evî welatî hene û jê dernakevin. ئێمە ئەو 20 میلیۆن کەسەی کە پاشخانێکی بیانیمان هەیە لێرە دەمێنینەوە ئەمە وڵاتی ئێمەشە جارێکی دیکە نابێتە نادانپێدانێکی زارەکی مافی کەسانی بیانی بسەندرێتەوە. Dema pêdana welatînameya Almanya ji 8 salan bû 5 salan dihête kurtkirin û di şert û mercên taybet de dikare ji bo 3 salan jî bihê kurtkirin. Her kesek dikare ji welatînameyekê zêdetir hebe. Zarokên li Almanya ji dayîk dibin, bab yan dayîk ji bo 5 salan li evî welatî jiyabe û tenê mafê waniyê mane hebe, yekser welatînameya Almanî pê dihête dan. Lê dîsan jî şert û mercên karkirinê û xwedîkirinê yek ji pêwîstiyên pêdana welatînameyê dimîne.
لگوری یاسایا نویا اوی ولاتی دبی کسی لا اوی ولاتی دجین دان پیدان به اسرائیل وکه ولاته که سر بخو بکن. Schön, dass Sie beide die Zwischenfrage zulassen. اپوزیسیونا مزن لألمانیا رخنین دجوار لأوی پروژه یاسایا بدنگن پرانیا کیم یا 382 پرلمان تاران هاتین پسند کرن دگره و دبیجن پیویست وک فرانسا میاساین خواه تند کربان. لە کاتێکدا وڵاتانی دیکەی وەک فەڕەنسا بە هۆکاری باشی شەوە و بە ئەزمموی زۆر ناخۆشەوە ڕێگای پێچەوانە دەگرنە بەر و ڕێسا و یاسایەکانی وەرگرتنی وڵاتینامەیان تون دەکەن ئێوە پێچەوانەکەی دەکەن و داواکاریەکان زۆر کەم دەکەنەوە. هاوکارانی خۆشەویست ئەم یاسایە سەردەمیانە نییە و بە هیچ شێوەیەکیش هەموارکردنەوە نییە بەڵکو ئەمە یاسای بێنرخکردنی وڵاتینامەیە کە ئێوە ئەمڕۆ دەیخەنە بەردەستمان. نزیکی 130,000 کسین پناهخوازین آلمانیا هنه کو داخوازین و هاتینه رد کردن و 14 میلیون کسین هلگرین پاسپورت بیانی کو نزیکی 5,500,000 کسان ین اوروپا نه لآلمانیا دشی. یاسایا نویا دیپورت کرنه دبه تنه چند هزار کسان زودتر و حسانتر دیپورت بکن. لی جبو یاسایا ولاتی نامه اپوزیسیون چندین جاران حکومت را گفت استوب و اوی یاسای پسند نکن. لی دیسانجی اف یاسای هاتا پسند کرن و دبد دما به دا تا کو 2,500,000 کس قازانج جوی یاسای ببینن و زیدتر و زودتر ببینه همولاتی آلمانیا. اف یاسای پشتی 3 مهدن کار بدهده کرن. زناشینو روداو آلمانیا. لەبیرمە یەکێک لە وڵاتانەی بە ئاسانی ڤیزای دەدا هاوڵاتیان لە کوردستان پۆڵند بوو. ئەمە لە چوارچێوەی پرۆگرامێکدا بوو کە حکوومەتی وڵاتە داینابوو بۆ ڕاکێشانی سەرمای دەرەکی بۆ نێو پۆڵند. کەچی دەرکەوتووە گەندەڵیەکی گەورە لەو ئاسانکاریانەی ڤیزا پێدانەدا هەر بۆ کوردستان نابێ گومان بۆ هەموو دنیا کراوە ئەوانەی کە ویستویانە بەهۆی پۆڵندەوە ڤیزەی شنگن وەربگرن. بەرامبەر هەر ڤیزەیەک 5,000 یۆرۆ لە خەڵک وەرگیراوە واتە ڤیزەکە بە بەرتیل فرۆشراوە. بۆیش ئەم هەفتەیە جێگری پێشووی وەزیری دەرەوەی پۆڵند دەستگیر کرا. مانگی 8 ساڵی 2023 واتە نزیکەی 4 مانگ و نیو پێش ئێستا ئاشکرا بوو کە پیۆتر واورژیک ناوی پۆڵەنی دایمەن زۆر سەختن بۆ خوێندنەوە پیتر واورژیک و 7 هاوکاری دیکەی لەو وەزارەتە بەرتیلیان وەرگرتە و بە سەتان ڤیزان بە خەڵک فرۆشتووە. ئەو کات پارتەکانی ئۆپۆزیسیۆن باسیوان دەکرد کە 350,000 ڤیزا فرۆشراون کاگەر هەر دانەیەکی بە 5,000 یۆرۆ فرۆشرا بێ دەکاتە 1,750,000 یۆرۆ. بەڵام ئێستا دەرکەوتووە دەڵێن نا 350,000 نەبوو بەڵکو 250,000 بووە. دوای سکانداڵە کاربەدەستەکانی وەزارەتی دەرەوەی پۆڵند ئەو کات لە کارەکانیان دوورخرانەوە مانگی بڵێن دوای مانگی 8 کە ئاشکرا بوون. بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە هەڵبژاردن کراوە لە پۆڵند پارتەکەی واوژیک دۆڕاوە و چرخی گردون وەکو دەڵێ بەکامی ڕکابەرەکانی وەرگەڕاوە. حکوومەتی نوێی پۆڵند خەریکی دەستگیرکردنی ئەوانەیە کە جاران لە بەرخاتری حیزبی دەسەڵاتدار دەیانتوانی خۆیان لە دەست یاسا قوتار بکەن. پێشتریش پۆلیسی پۆڵندی دوو وەزیریان دەستگیر کرد بوو، وەزیری پێشووی نێوخۆ و وەزیری دەوڵەت. ئەوانیش بێگومان سەر بە پارتی دۆڕاوی یاسا و دادپەروەری بوون و لەبەر حیزبەکانیان توانی بوویان لە سەروی یاساوە بن دەستگیر نەکرێن. بەم دوایانە دوو وەزیرەکە پەنان بردبووە بەر کۆشکی سەرۆکاتی پۆڵند کە سەرۆکی پۆڵند بۆ دەناسرێت ئەویش نزیک یا دەست نیشاندەی پارتەکەی بڵێن پارتە دۆڕاوەکەیە. بەڵام سەرۆک وەزیرانێکی بەهێز ئێستا هاتووە دۆناڵد تۆسک سەرۆک داڵدەی دابوونەوە دوو وەزیرانە بەڵام پۆلیس بەسەری دادان و دەرکەوتووە کە ئەوانیش دەستگیر کراون. ئەم هەواڵە بەدڵی ئەو کۆچبەرانە نابێت کە لە سەرەتای ساڵی 2022ەوە بە قاچاق چوونەتە بەریتانیا. پەرلەمانی وڵاتە دەنگی لەسەر یاسایەکی نوێدا ئەم هەفتەیە کە
ڕێگە بە حکوومەت دەدا ئەو کۆچبەرانەی لەو ساڵەوە هاتوونەتە بەریتانیا بنێردرێنە ڕواندا بێ سنووریش ینی ژمارەیەکی دیاریکراو دانەندراوە کە ژمارێکیان لێ بنێردرێ ئەمجارە پلانی حکوومەت وایە کە هەمویان بباتە ئەوێ و لە ماوەی 5 ساڵدا یەکلایی بکاتەوە کە ئەوانە مافی پەنابەریان دەبێت لە بەریتانیا یا کەیسەکانیان ڕەت دەکرێنەوە و کەیسەکان دادەخرێن بەپێ ئەو ڕێکەوتنەی کە بەریتانیا لەگە ڕواندا کردوێتی ئەگەر کۆچبەرێک داواکەی ڕەت بکرێتەوە سەرڕاوی کە نێردراوە بۆ ڕواندا ڕێگەی پێدا لەوێ داوای مافی پەنابەری بکات ئەگەر نا دەبێت ڕواندا بەجێ بێڵە پێشتر دادگای باڵای ئەوروپا ئەو پلانە حکوومەتی بەریتانیای بە نایاسایی دانابوو بەپێ یاسا نوێی کە پەرلەمانی بەریتانیا پەسەندی کردووە دادگاکان چی دیکە ناتوانن بڕیارەکە بە نایاسایی دابنێن و ڕێگەن لە ناردنی خەڵک بۆ ڕواندا بگرن و دەبێت دوای تێپەڕینی بڵێن یاساکە بە ئەنجومەنی لۆردانی بەریتانیادا دەبێت جێبەجێ بکرێت. سەرڕایەوەی کە لە زۆر شوێنی ئەوروپا ئێستا ساردە بەفر باریوە ئێستا لە دەرەوە بەفر هەیە لە زۆر شوێن باوبۆران هەیە بەڵام هەرواش کۆچبەری هەر بەردەوامە مەبەستم کۆچبەری نایاساییە. ڕۆژانی ڕابردوو شایەتی کارەساتێکی مرۆی بووین کە لە کالەی فەڕەنسا ڕوویدا ژمارەیە کۆچبەری سووری لە بەهۆی ئەو کارەساتەوە خنکان. بەڵام بڕواناکەم کەستان ئەمەتان زانی بێکە ڕۆژانی ڕابردوو 6 کۆچبەری کورد لە بارهەڵگرێکدا لە گوندێکی ئیتاڵی دەدۆزرێنەوە بە ڕێکەوت بێگومان. کۆچبەرەکان خەڵکی باشووری کوردستانن بە 1000 کۆڵەمەرگی خۆیان گەیاندۆتە بۆسنیا لەوێ سواری بارهەڵگرێک بوون بە تەمای ئەوەی کە لێ بخڕێ بۆ سویسرا کەچی لە بەختی خۆیان ناڵم بەختی ڕەشی خۆیان چونکە نازانین چۆن دەبێت لە بەختی خۆیان بارهەڵگرەکە چۆتە گوندی سلڤازانۆی ئیتاڵی و لە کۆمپانیایەک ڕاوەستاوە. کاتێک کرێکارەکان هاتوون کرێکارەکانی کۆمپانیاکە بۆی بارەکەی دابەزێن باری بارهەڵگرەکە 6 کۆچبەریان دۆزیوێتەوە یەکێک لە کرێکارەکان ناوی ستێفانۆ بابێتۆیە حەپەساوە دەڵێ 20 ساڵە لێرەیش دەکەم قەت نەمدیوە لەو بارهەڵگرانەدا مرۆڤیشی تێدا بێت. شاد حاڵ دەڵێن کۆچبەرەکان زۆرتر بەهۆی گریان و هاواری ژنێکەوە ئاشکرا بوون کە لەگەڵیان بووە دیارەویش کووردە خەڵکی باشووری کوردستانە دواتر دەرکەوتووە کە سکی پڕە. لە ئیتالیا کەس باشتر نییە لە شۆڕش سورمێ نووسەر و شارەزای کاروباری ئیتاڵی بۆ ئەوەی لەسەر و مژارە لەسەر مژاری کۆچبەری لە ئیتالیا قسەمان بۆ بکە. کاک شۆڕش هاتنی کۆچبەران لە بۆسنیاوە دیاردەیەکی نوێ بۆ ئیتاڵیا یا پێشتریش هەبووە؟ ئێوارەت باش کاکێ من بەڵێ دیاردەیەکی نوێ نییە بەڵام بەو شوێن و ڕێگایانە ناهاتن ئەوە شتێکی نوێیە بۆ شوێنەکەش هەر شتێکی نوێیە ئەو شارەوانیە سەربەسان و شارەوانێکی بچووکە سەر بە شاری پادۆڤەیە خەریکی مامەڵەکردن و کارکردنن با کڕین و فرۆشتنی دار ئەیکەن بە پلێت بۆ سۆبەی داری لە کاتێکدا کە ئەو کامیۆنە ئەم لۆریە ڕائگیرێ لەلایەن پۆلیسەوە بۆ ئەوەی پشکنینی بۆ بکەن دوایش بارەکەی دابگرێ ئەبینن ئەم 6 مرۆیی تایە 5 نێرینە و 5 پیا و ئافرەتێکی دووجان تەبێ بۆ ئەوان شتێکی زۆر سەرسوورمانە بێ چونکە هیچ بێگانەیان نەبینی و هەلا شارەوانیەکە خۆی ئەوەندە بچووکە شارەوانەیەکی بچووکە و شارەوانەیەکی دەوڵەمەندیشە خەڵکی فەقیر و وەکو بڵێ پەنابەر و کۆچبەرەوانە ڕوو لەو شوێنانە ناکەن
ئەزانن شوێنیان بۆ نابێتەوە بێگومان ئەو 5 نەفەرە لە بۆزنیاوە هاتوون بۆ تورکیا لە تورکیاوەش هاتوون بۆ بۆزنیا لە بۆزنیاوەش هاتبوون بۆ ئیتالیا ئەبووە لە ئیتالیاوە بڕۆن بۆ سویسرا کە خەڵکو و خوایەکیان لەوێ بووە خزم و کەس و کار و نازانم چیان لەوێ لە سویسرا بووە ویستویانە بگەن بە ئەوان ئێستا ئافرەتەکە لەهەن ڕاهێنە کریستانەکانەوە سەرپەرشتیە کرێ لەبەرەوەی لە شەشمانجیدایە و پیاوەکانیش لەژێر لێکۆڵنەوەدان تەبێی ئەبێ لێکۆڵنەوەیان لەگەڵدا بکەن ئیتالیا کاکێ من زۆر بە دیقەت و زۆر بە گرنگی گوێم بۆ ئەو تەقریرانە گرت ئەو راپۆرتانە گرت کە ئێوە باسیەکەن تەبێی ئەڵمانیا لە هەموو وڵاتەکانی تری یەکێتی ئەوروپا بێگانەی تایە 7 ملیۆن و نیوی تایە ئەوەی من بزانم ممچینە تۆ لە من زیاتر بزانی 100 لەو 7 ملیۆن و نیوە بێگومان 2 ملیۆنی بەس کووردە و ئەوان حیزبەکان لەوێ لە ناو خۆیان لەگەڵ ئەوەی کە لە هەموو وڵاتێک بەرهەڵستکار و حکوومەتیش هەیە بەڵام لەوێ بەم شێوەیە نییە کە بڵێن بۆ نمونە لە ئیتالیا هەیە لە ئیتالیا بەداخەوە ئەوە چەندین ساڵە 5 ملیۆن پەنابەر و کۆچبەر هەن لە ئیتالیا تا ئێستا نایانتوانیوە لێچیان زیاب بکەنەوە کۆچبەر ئەو کۆچبەرەی کە پاسەپۆرتی لە باغەڵە دێ بۆ کارکردن ئەگەر کاری دەستکەوت ئەوە دەستێکەوەی ئەگەر دەستی نەکەوت ئەچێ بۆ وڵاتێکی تر پاسەپۆرتی پێ و ویزە وەرەگرێتێ بۆ وڵاتێکی تر کەچی تا ئێستا لە ئیتالیا لەبەر مستومڕی حیزبەکان هەر ئەم کێشەیە بە کێشەی گەلی ئیتاڵی دانانێن بەڵکو بە کێشەی حزبایەتی دائانێن ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە کێشەکەیان پێ چارەسەر نەکرێ تا ئێستا خەڵکێکی زۆر بێناسنامە هەن کە بەو سەرمایی کە تۆ خۆت پێشی باست کرد بەم سەرمایە لە دەرەوە ئەنون لەبەرەوەی بێناسنامەن هیچ ناسنامەیەکیان نییە نازانن بۆ چۆیان بەرن ئەوانەی ناسنامەشان هەیە یاخود دۆسەیان بۆ کراوەتەوە ئەوانە لە کامپ دانراون ڕۆژانە 35 ئەوڕۆیان پێدرێ نەک باوانە درێ ئەدرێتە ئەو شەریکە یاخود ئەو شوێنەی کە خواردن و نووسنیان بۆ دابین دەکا لەگەڵەوەش لە سعات حوتی بەیانیەوە بێنە دەرەوە تا سعات 5 ئێوارە ئەمەش ژیان نییە چونکە وەکو شەڵتەر وە کاک شۆڕژجا ئەوەی کە ئێمە لێرە دەیبیستین لەسەر ئیتالیا ئەوەی کە ئەم ساڵ هەندێک گۆڕانکاری دەکرێت بە تایبەتی بۆ کۆچبەران یارمەتی زۆرتری ئەوانە دەدرێت کە لە ئیتالیا مافی مانەوەیان وەرگرتووە بۆی بتوانن خۆیان بگونجێنن ئەمانە تا چەند ڕاستن ئەو هەواڵانە چەند پێ دەکرێن بەڕێزت هەرەوە نییە متابع بکەیت تۆ لە تەلەڤیزیۆنەکانی ئیتالیاش قسە دەکەی بەردەوام بەڵێ من بە بەردەوامی باس لەو مەسەلەیە کەم و لەو کێشەیە کەم ئەو بڕیارانە بڕیاری دوا حکوومەتی ئیتالی بوو حکوومەتی جۆرجە مێلۆنی کە بڕیاری دا تەوانەوانە بە هەرچەندە بە حکوومەتی دەسەڕاست لە قەڵەمە درێن چونکە حکوومەتی ئەوەی حزبەکەی مێلۆنی حزبێکە کە سەرچاوەکەی لە حزبی فاشستەوە هەڵیداوە بەڵام وەخت گۆڕاوە و زەمان گۆڕاوە و فاشیزم خۆشبەختانە نەماوە و بۆیە هەوڵیاندا
وا بکەن خەڵکەکە چیتر لێیان بێزار نەبێ و خەڵکەکەی خەڵکی ئیتالی خەڵکی خۆیان بۆ ئەوەی خەڵکی خۆیان چاپکەن ئەبوایە چارەسەرێک بۆ کێشەی پەنابەر و کۆچبەر بدۆزنەوە. ئەوجا ئێستا ئەمە دەستیان پێکردووە تەبێ ئەوانەی کە دۆسەکانیان هەمووی بە ڕێک و پێچی دەرچووە و پاک و خاوێنن و دەستیان لەگەڵ هیچ کۆمەڵی مافیا و یاخود ئەندرانگەتە بەداخەوە ئیتالیا پڕە لەو گروپانە بە تایبەتیش مادە هۆشبەرەکان ئەمانە بۆنەتە کێشەی سەرەکی. جا بۆ ئەمە چیان کرد؟ ئەوە بڕیاریان داوە، تەمان بڕیارەکە تا ئێستا نەچەسپێنراوە، بەڵام بڕیار درا کە ئەوانەی کە ئیشیان نییە تەمان بێ هەوڵ بدرێ ئیشیان بۆ بدۆزرێتەوە. تا ئیشیان بۆ ئەدۆزرێتەوە حکوومەت ئامادەیە کەما کورتێک پارەیان بداتێ بۆەوەی بتوانن ژیانیان پێ بەسەر بەرن و دوور بکەونەوە لەوانەی کە ئاەوێ بیان سەوسێنەوە لە پێناو بەرژەوەندی خۆیان و هەروەها ئێمە بینین لە تەلەڤیزیۆنەکانی ئیتاڵی زۆر جار ئەزنەبین و شتێکی تریش کاکە هێمن زۆر گرینگە ئەوەیە کە سێ وڵات خەڵکێکی زۆریان لە ئیتالیا هەیە، ئەوانیش تونس و جەزایر و مەغریبن. تەمان ئەم سێ وڵاتە شەڕیتیان نییە، ئەم سێ وڵاتە هیچ جەرمەجێرمیتیان نییە. خەڵکەکە داوا ئاکە و منەزەمەکانیش ڕێکخراوەکانیش ڕێکخراوە مەدەنیەکانیش داواکەن هەوڵ بدرێ ئەوانە ڕەوانەی وڵاتی خۆیان بکرێنەوە، چونکە هیچ کێشەیەکیان نییە. ئەگەر ئیشیان دەستکەوێ با ئیش بکەن. زۆر ئەتیادیە وەکو ئیتاڵیەکان ناسنامەی خۆیان پێ هەیە و ئەتوانن ئیش بکەن، بەڵام ئەگەر ئیشیان نەبێ سوڕانەوەیان ئەبێتە تەنیا هۆی کێشە زیاد دەکات. باشە زۆر کێشە زیاد دەکات. باش زۆر سپاست دەکەم کاک شۆڕش سوورمێ نووسەر و شارەزای کاروباری ئیتالیا. سپۆر دەتوانم بڵم بەڕاستی لە کاروباری ئیتالیا لەگەڵمان بوو لە ئیتالیا زۆر سپاست دەکەم. ناوبڕێک وەردەگرم دواتر شاعیرێک دەناسن کە ئەم کتێبانەی ئەم کۆمەڵە شارانەی بەو ناوش نیشانە جوانانە بڵاو کردێتەوە. گڵی دڵ دووری لە مندا دەتوێتەوە. پێش ناوبەر بۆم باسکردن کە شاعیرێک لێرە میوان دەبێت کەمێکی دیکە دەیناسن کە دوو کتێبی بە دیاری بۆ هێناوین، یەکێکیان دووری لە مندا دەتوێتەوە لەگەڵ گڵی دڵ، ناوی زۆر جوان. هێمن نەقشبەندی خۆی شاعیرێکی جوان بینە. پێش بەرنامە گفتوگۆمان هەبوو بەیەکەوە شعرەکانی دەچنە دڵەوە وەکو کەمێکی دیکەش گوێتان لە شعرەکانی دەبێت و بیرمان دێننەوە کە ئەم ژیانە سەختە هێشتا جوانی زۆری تێدا ماوە کە بیبینین و هەستی پێ بکەن. بیناسن دواتر لە ستۆدیۆ گفتوگۆیەکەم لەگەڵی دەبێت. ئالوودەتم کە ئەزانی ئالوودەتم وەکو مناڵ وڕەگری سینە و مەمتم، وەکو دەروێش وا لە حەڵقەی کۆڕی مەستم، کە ئەزانی وێنەی فەرهادەکەی کۆنم بۆ ئەپرسی بێتۆ چۆنم. لەلام مەڕۆ لەلام مەڕۆ ئاخر گیانە چۆن دم بێتۆ. بیرەوەریکی خراپ و کۆڵەوار بەختی مەرجی گەڵایەکەم لەمداد بۆ ئەودار، کۆڵانێکی تەنیا و تاریک ئەفسونە چاو، ڕێگەیەکی هەزار تەڵە لە یەکدا و ڕەشەبا ئەم باوەم هێنێ وەکو پاییزی دڵشکاو. گیانم ئەی تۆ چۆنی بێنم من لە سەوزی بەهاراندا
لە ناو مەرگی پەشۆکاوی پاییزێکم لە شەنگی تیشتی هاویندا دیلی دەستی زستانێکم توخوا چۆنی بێ من لە ناو سەوزی بەهاردا خەزانی تەمەن ئەچنمەوە لە ناو جەستەی خۆردا دیلی دەستی زستانێکم دیلی دەستی زستانێکم من کە ناوم هێمن نەقشبەندیە لە دایکبووی هەڵەبجەی خۆشەویستم و ئەوە زیاتر لە 20 ساڵە لە وڵاتی ئەڵمانیا ژیان بەسەربم لە شاری کۆڵن و هەتاوەکو ئێستاکەش بە هونەرەوە خەریکم وەکو شاعیرێک بۆ دایەگیان ئاوێنەیەک شک نابم نەشکابێ ئاوێنەیەک شک نابم نەشکابێ لانەیە شک نابم وەک وێرانەی هەزار ساڵە نەڕەنجابێ گوڵ شک نابم گەردی جوانی نەگرتە بێ بەهار نییە خۆی لێمان ون نەکرده بێ ئەوەی ماوە وەکی جاران دڵی هەر بێ لە کەو پاکە بەرامەی ئاسمان و خاکە تەنها و تەنها دڵی جوان و پاکی دایکە دڵی جوان و پاکی دایکە لە ساڵی 2018 لە یەکەمین بەرهەمم بڵاو کردوێتەوە خۆزگەی تاراوگە و لە 2023 دوو بەرهەمی شعریم بڵاو کردەوە بە ناوی گڵی دڵ و دووری لە مندا ئەتوێتەوە لە هەر کوێبین نەوەی قازین نەوەی شێخ و نەوەی پیران و غەزنەوین لە ڕۆژهەڵات دڵمان خوێنی گەشی وڵات لە ڕۆژ ئاوا خوێنی گەشی ئەم میلەتە هەموو خەڵات لە باشوور هەر خەمی سوورم لە باکوور ئاگری نورم کوردستانم خاک و عەشقی هەموومانە کوردستانم خاک و عەشقی هەموومانە ئومێدی سەرد و چاوانە خەونەکانمان خەونی یەک پارچەی خاک و وڵاتی کوردی هەمووانە خەونەکانمان بۆ ئەبەدی سەوز و سپی سوور و زەردە هێمای ئاڵای نیشتیمانە هێمای ئاڵای نیشتیمانە و ئەم شەویش میوانی بەرنامەی دیاسپۆرام لە لای کاکهێمنی ئازیز و خۆشەویست بە هیوان میوانێکی ڕۆحسووکی لای ئێوە ئازیز و خۆشەویست بم زۆر سپاسانەکەم کاکە من نەقشبەندی زۆر بەخێر بی دووری لە مندا دەتوێتەوە ئەم ناونیشانە بۆ من بەڕاستی سەرنج ڕاکێش بوو دووری تۆی کرد بە شاعیر دیاسپۆرا ژیانی ئێرە تۆی کرد بە شاعیر یا پێشتری شارت دەنووسی خۆی وێ ڕاستی بێ شێر پرۆسێکی تاکەکەسیە کۆمەڵشت پەیوەستە بەوەی کە مرۆڤ چۆن بێ بە شاعیر قسەیەکی ئەدەبی هەیە ئەڵێ گرنگ ئەوە نییە کە چی نووسیوە گرنگ ئەوەیە چۆن دەنووسی ئەبێت تۆ بزانی کە چۆن نووسی ئەو کاتە ئەو دەقە ئایا ئەچێتە دەقی شعریەوە یا ناچێتە دەقی شعریەوە هەڵبەتە کۆمەڵێ فاکتەر هەن کە ئەوانە ئەبنە سەبەبی ئەوەی کە مرۆڤ بتوانێ دەقێکی ئەدەبی یاخو شعرێک بنووسێت ئەمەش ئەوانەیە کە کۆمەڵێ هۆکار هەن مەسەن دووری هەیە خۆشەویستی هەیە عاشق بە هەموو شێوازەکانی کۆمەڵە شتی تر هەن ئەمانە کە ئەبنە هۆی ئەوەی کە مرۆڤ بتوانێت ببێتە هەڵواستەوان یا بێتە شاعیر کاتە دووریەکە تۆی کرد بە شاعیر یا پێش بێگومان دووری و کۆمەڵە هۆکاری تر هەبوون کەوای لێکردم کەمانە بەڵێ زۆر باشە شعرەکانت زۆرتر ئەوەی کە دەزانم زۆر کراون بە گۆرانی بەڵام شاری نیشتیمانی شتێ شاری دیکە شتێ لەسەر شاعری گۆرانیەکانت ئەگەر باسێکمان بۆ بکەی باشتر ئەوەی ڕاستی بێ ئەم دوو کتێبی کە باڵێن ساڵی 2023 بڵاوم کردوێتەوە لێرانە بریتین لە دوو بەرهەمێکیان گڵی دڵە بەرهەمەکەی تریشیان هەروکو جەنابەت ئاماژەت پێەیە دووری لە مندا دەتوێتەوە گڵی دڵەکە کۆمەڵە تێکسی با بڵێن کلاسیکن و زیاتر لە بۆ گۆرانی شیاون ئەوی کەشیان هاوچەرخی نوێە با بڵێن شعری ئازادە ئەنجا بابینن سەر ئەوانەی کە کۆمەڵێ هۆنراون نووسراوە کە لەوانەی لەو هونەرمەندانی کە کردویانە بە گۆرانی کاک ئەمیر حەسەن سیمای عاشقی کردووە بە گۆرانی تۆم خۆشەوێ گوڵێ هەروەها کاک ئەحمەد خەلیل دووبارەی کردوێتەوە شەر وتوێتیەوە کۆمەڵە لە هونەرمەندەکانی تر ئەم شعریان وتوێتەوە
هەروەها چی پێڵێن کاکە هاوڕێ ئارت لەگەڵ هۆنیاخان شارێکی دوێتیان وتووە کە بۆ ئەوانم نووسیوە ئەوانش بڵاو کراونەتەوە بوون بە گۆرانی. شارێکیشی تایە کاک با بڵێن کاکتوانە جەمال لە ئەڵمانیا ئەوش شاری سکاڵایە ئەوش هەرکراوە بە گۆرانی. شارێکی کەش هەیە کە کایەومە بە کاک هێدی قادری کە ئەویش بەتەمایە لە ماغانە ئینشەڵا هێدی قادری بەوە دەناسرێتەوە زیاتر کە ئەوەی کە سرودەکەی بەتەنیا و زۆر شاعری تریش این زۆر هونەرمەندی تریش هەن کە کردویانە بە گۆرانی هەڵبەتە لە کتێبەکەشە زۆریان ئاماژەم پێهاون. بەرهەمی دووەمت بەرهەمی شعری گۆرانی نییە نەخێر بەس ئەوەیە شاری ئازادن. تۆ هەمیشەوە لەسەر خۆی وەکو دەڵە سەلار و سەنگینیان وڵی ئێستا لە بەرنامە نامە هەر هەمیشە هادیم هەمیشەوە زۆر هێمن ناوەکەی خۆم وابزانم نەکرد ڕاستە هێمنی بەڕاستی وەکو ناوەکەت ئەم هێمنی هێمنانە هەمویان ئەم هێمنیەمان با بڵێن وابزان من زۆر زۆریش هێمن نیم وای کردووە کە زۆرتر بخوێنیەوە زۆرتر شعری شاعرانی دیکە بخوێنیەوە بێگومان طبعاً خۆی شعر پێویستی بەوە هەیە کە مرۆڤ ئەگەر خۆی پڕچەک کات وەکو مەسەڵ بڵێن هەتاوەکو هەک بۆ پڕنەکەی ناتوانێت شعر بنووسی پێویستی بە خوێنەوەیەکی یەکجار زۆر هەیە لە هەموو بوارەکانان کە تا بتوانیت شعر بنووسی من جاری وە هەبوومان با بڵێم لەوانەیە بە 3 مانگ 4 مانگ نتوانم شعر بنووسم ئەبێ بخوێنیتەوە هەوێنی شعر نووسین خوێندنەوەی ڕاستە ئەمەیان گوتمان گڵی دڵ زۆر شاری کراوە بە گۆرانی ئەمەیان ستایلێکی دیکەیە ستایلێکی پرۆژەیەکی نوێک هەیە ئەویش ستایلێکی دیکە دەبێت ئەگەر بۆ باسمە ئەومان ئەوەی ڕاستی بێ ئێستا کە من کۆمەڵێ هۆنراوەی کورتم هەیە با بڵێن ئەچێتە ئەوەنی مەسەن کۆپلەیەکە یان دوو کۆپلەیە بە تەمام لە ئایندا لە پرۆژەیەەکە ئەوش هەر بە هەمان شێوە لەوانە ساڵە دو ساڵێکی تر کۆم کردوونەتەوە کە ئەوانش لە بەرگیەکە بڵاویان بکەمەوە ئەوانە زیاتر کورتن چکە ئێستاکە بخۆتە زانی کە میدیا بە تایبەتی با بڵێن ژیان وای لێ هاتووە سەرقاڵی ژیانوانە خەڵک ئەوەنە حەزی بەوە نییە کە زۆر گوێ بگرێ شتەکانە بێ کورت و پخۆت بن کاکێ من شتێکی تایبەتی بەڕێزت خەڵک بۆ نمونە کتێب کە بڵاو دەکاتەوە دەینێرێ بۆ بازار دەیفرۆشێ تۆ لە کۆڵن دەژی لێرە لە ئەڵمانیا گوتت کتێبەکانم چاپ کردووە و کتێبەکانم هەموو هێناوەتەوە کە دەڕۆم بۆ کۆڕێک لەگەڵ خۆم کتێبەکانم دەبم لە کۆڕەکان دابەشی دەکەم بۆچێ بڕیارە داوە کەوا بکەیت دەس حسابی خۆت چاپی دەکەی بە دیاریش دەیدەی بەوەی کە لە کۆڕەکەت ئامادە دەبێت ئەزانین چۆن ئەحساس و هەستی خۆ من حەز دەکەم ئەحساس و هەستی خۆم بێ لەوەی کە مەسەن کەسانێکی لەوانەیە با بڵێن لە شارەکانت نافرۆشی نایفرۆشم لەبەرەوەی کە من بەڕاستیەکەی لە کوردستانیشان من هەر کۆڕم کردووە هەر ئاوبەخشیومە چونکە دەرامەتی خەڵک لەوانەیە لەوانە بێت کە من حەزم کردووەکەوە ئەو ئەحساس و هەستی خۆم حەزم کردووە خەڵک ببینێت خۆی تیا ببینێتەوە ئەوە گەورەترین شتە بۆ من یعنی گەوهەرێکە بۆ من یعنی حەزم نەکردووە بیفرۆشم نەقشبەندی بوونەکە دوای کردووە خەڵک زۆر شارەکانت بخوێنێتەوە سپاس بەخواوەش گەورەی هەڵبەتە کاریگەری هەبووە من هەمیشە شانازی بە و لەقەبەوە لەگەڵ تەسەوف چۆنی بەتایبەتی لە شعر لە وەڵاهی ئەوەی ڕاستی بێ من خۆم کۆمەڵە شعریشم هەیە لەو بوارە مەسەلەن لە بواری مەسەن سۆفی کەریوەمانە بەڵام کەمم زۆر نین بەڵام هەر هەمیشە کەسێکی لەخواترس و کەسێکم یعنی مقەیدم بە تەسەوف و بە دنیایی کۆڵن تەسیری چی بووە لەسەر شاعیر بوونت لەسەر هەستەکانت کۆڵن شارێکی زۆر جوانە حتمما خۆی تێکەڵبوون بە سروشت ئەمەش هەر خۆی لە خۆیان جوانیە کە هەروەکوتم شێر پرۆسەیەکی تاکە کەسیە چنینەوەی بەسەر هاتە دوایەوە گوزەرکردنە بەناو خەیاڵاتە ئەم شتانە هەمووی دەوێتە هۆی ئەوەی کە دوای ئەو بەسەرهاتی ژیانی خۆتە کە بتوانی ئیتر لە خۆشی و ناخۆشییا بێ دەری ببڕی ئەمانە هەمووی هۆکارن بۆەوەی کردەوە کۆڵنیژێکێک لەو شارە جوانانەی کامیشە سەرنجڕاکی شار بووە کاریگەری خۆی هەبوو زۆر بە کورتی دایک لە شارەکانی تۆدا زۆر دیارە وایە بۆچی هێندە باسی دایک دەکەی من دایک خۆشەویستترین کەسی منە یعنی بەڕاستی دایک هەرچیەک بنووسم بۆ دایک هێشتا پێم وایە تڵۆپێکە لە دەریا لەبەرەوە دایک زۆر خۆشە من هەرچەند دایکیشم وفاتی کردووە بەڵام خۆشەویستی دایکم هەمیشە لەبەر چاومەوە ڕاستە ڕەوانی شاد بێ زۆر سپاست دەکەم کاکە من نەقشبەندی لەگەڵم بووی دووری لە مندا دەتوێتەوە گڵی دڵ
بەرهەمی نوێشی هێشتا بەڕێوێ بەرهەمێکی وە بزانم زۆرش باسمان نەکرد شاری کورد دەبن و ستایلی زۆر جیاواز دەبێت سپاسان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون ئەمە دیاسپۆرای ئەم هەفتەیە بوو تا هەفتەی داهاتوو بێ بەڵام